بخير بيت بخير استمام دوشن لو دانشنيت طاوبون لا يا حزبي ديمقراطي إيران حزبي ديمقراطي ما فير ولا زالها للسفر أمرو عمرو لا يمنعون كيف شندامي سركداتي بيشوي يقرتوا واندام برلماني بيشوي شو كيف تحمل لين بينينا ئێمە وەکو خوشکان لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەمڕۆ پێشوازیمان کرد لەم شاندێکە لە کوردستانی ڕۆژاوە هاتوون ئەوان داواکاریان لەسەر ئێمە ئەوە لەگەڵ ئێمە ئەوەیەکەوە ئەو ئامادەکاریانی کەوە هەبوو بۆ کۆنگرەی نەتەوەی ژنانی هەر چوار پارچەی کوردستان دەست پێ بکرێتەوە ئێمەش وەڵامی ئێمەش وایە کە ئێمەش پێمان باشەکەوە ئەو ئامادەکاری بۆ کۆنگرەکە دەست پێ بکاتەوە بەڵام سەرەتا پێش ئەوەی کە ئامادەکاریەکان دەست پێ بکاتەوە بێ ئەو کێشانەی کەوا لە بەردەمی ئامادەکاریەکانایە هەمووی چارەسەر بکرێت اینجا دەست بکرێتەوە بە ئامادەکاریەکان. شوابێکی ئەم کەف خۆشن گەلێکی سەردانە یەکگرتووی ئیسلامی خوشکانی ئیسلامی دکن سەرڤێ پێشوازیاگەرم و ئەف سەردان دومنێ پرۆگرامێک بوو وەک ژنێ ڕۆژئاوا مەخواست ئەم ئەو کۆنفرانس ئەو بریارە گۆ کۆنفرانسا سیەمین لدارکەوە ئەم ڤەژین بکەم بەری دو ساڵە کۆمجڤینێک سلێمانیە چێ بوو و بریار تێدا هات ستەندن گۆ کۆمیتەکە ئەمادەکار 22 کەسە هات تعیینکردن نیشانکردن دوێ کۆمجڤینێدە و بریار بوو گۆ هەر بەشێکی 5 ئەندام جێ کار بکن سەر ئاستا هەر 5 سەر ئاستا پەرچەکی فەرچی کوردستانی ئەس زانم خوشکە بەیان کۆمیتا ئەمادەکار دەبوو چەند جڤین ژیلدارکەتن لێ ئەو کۆمیتا ڕاوەستیە ji bo sedemên wilo taybet bi her perçekî perçê Kurdistanê li Başûr li Bakur li Rojava lê her ew xewn û ew daxwaz ji bo vejînkirina vê projê li darxistina konferans li cemebû wek însiyatîfek ji me jinê Rojava bi reng û rengiyanîn em ne cîhetek tenê ne em sê çar cîhetin wek partî ne wek mujtema medenî wek kongra star wek partî ne ئەم ئەمادەنە یعنی ئەم هاتن ئەم بدن خویاکردن ئەم ئامادەن جاردە گۆ ئەو کارێک گۆ هاتراوەستەندن ئەم بەردەوام بکەن ji bo em karibin bigihên hevgirtinekê ji bo asta her çar perçeyê Kurdistanê em karibin duê hevgirtinê de biryarna bistînin dema gojin tûşî tehdê dibe dema gopizgirêkê jinê li kîja perçê çêbe em karin em mewqifekê helwestekê bidin ئەم بهێڤینە گۆ ئەم کاربن vî karî berdewam bikin û edbê em ê karibin ji ber got kîja dera got em çûnê û yekgirtûyek ji wan gelkî helwesta wan erênî bû û gişa pêşwaziya xwe kir û gişa emadebûna xwe kir got em vî karî berdewam bikin spas cardî ji bo pêşwazîkirina wan.